هەموومان دەزانین کە پێشمەرگە چییە؟ باوکم داکت خاڵت خاڵب مامم مامت داکم داکت هەموو ئەو کەسانە بەرگری لە خاک و نیشمان دەکەن بەڵام با بزانین کە مانەوە لە سنگەرەکانی شەڕ تا چەند سەختە بۆ هێزەکانی پێشمەرگە هەرێمی کوردستان ئایا مانەوەی مانگێک لە ناو سنگەرەکانی شەڕ و نەهاتنەوە بۆ ناو خێزانی خۆیان تا چەند دەتوانێت کاریگەری لەسەر دەرونی هێزەکانی پێشمەرگە دەکات ئایا پێشمەرگە مانای چییە؟ ئەمانە ئێمە دەچین بۆ ئەوەی بزانین کە پێشمەرگە وەزعی چۆنە و لە چ بارودۆخێکدا دەژی بۆ وەڵامدانەوەی پرسیاری زیاتر لەسەر ئەمە بۆ ئەوەی بزانین کە مانای پێشمەرگایەتی چییە لەگەڵمان بن. دەمێکە حەزم دەکرد بچمە خزمەتی هێزەکانی پێشمەرگە بۆ ئەوەی با ڕیپۆرتاژێک بەشدار بم لە جەنگ دژی دوژمن. ئێوارەیە تیمی سۆران تیڤی بڕیاریدا بچێتە یەکێک لە میحوەرەکانی هێزی پێشمەرگە. من و هاوکارم بێوار زرار بۆ بەیانی ئامادەین و بەڕێکەوتین. کەسی سێەممان کە هاوکارمان بوو حەکیم عەزیزی باوکم بوو. باوکی هەمومان پێشمەرگەن و ئەوان شارەزان و ئەزمونیان لە شێوازی چوون و هاتن لە سەنگەرەکان هەیە بۆیە بڕیاریدا بوو یاوەریمان بکات. ڕاستیدا تاوەکو بەرەو خاڵەکانی هێزەکانی پێشمەرگە و بەرەکانی شەڕ نزیک دەبینەوە خێرایی دڵم زیاتر دەبێت چونکە یەکەم جارە کە سەردانی بەرەکانی شەڕ دەکەم بەڵام بە هەر شێوەیەک بێت تێی دەرباز دەبێت. ئێستا گەشتینە ناو تلسخۆف ئەو محوەریە کە فەرماندەی سپیلک تێیدا جێگیر کراوە محوەرێکی بەرفراوانە دژی دوژمن شەڕ دەکەن لەوێ فەرماندەی سپیلکە تارق سلێمان هەرنی چاوەڕێمان دەکات. چوین تاوەکو ڕۆژێک لەگەڵ پێشمەرگە دابین هەستێکی خۆشم لا دروست بوو کە بینیم برا پێشمەرگەکان بە گەرمی پێشوازیان لێ کردین بۆیە گەلێک هەست بە ئاسوودەیی دەکەم. ئەگەرچی پێشتر کاک تارقم لە دوورەوە دەناسی بەڵام ئەم سەردانەمان وای کرد زیاتر لەگەڵ یەکتر ئاشنابین بۆیە وا هەستمان دەکرد ساڵانێکە یەکدی دەناسی. دوای پشودانێک دەستمان بە گفتوگۆیە کرد بۆیە هەندێک پرسیارم لا دروست بوو لەبەرەوە هەوڵمدا کە وەڵامەکانم دەستکەوێ. لێرەدا هەستم دەکرد کە بەرپرسیارەتی ئاسان نییە بۆ ئەوەی ڕوبەڕووی هەموو کێشەکان ببیتەوە و لە ڕووی کارگێڕی و سەربازیەوە ئیش و کارەکان ڕاپەڕێنی. دوازدهش از بیم 11 شنده کامل لیره دارم نه؟ سلام علیکم وای حجیم خیراته باش مام حجیم اللهم صل علی سیدنا محمد خدمتکارم باشه تمام حجیم تا ئێستا لە یەکێک لە بارەگاکانین کە چەند سەد مەترێک لە ساترەکانی پێشەوە دوورین ڕێک کاتژمێر دوینی و ڕۆیە چوین بۆ دوایین خاڵی پێشمەرگە. بینانی خۆشەویست ئێستا بەرە و دوایین ساتری هێزەکانی پێشمەرگە دەچین کە بەرامبەر چەکدارانی داعشدا دەوەستنەوە. لێرەدا لەگەڵ هاوڕێتی جەنابی فەرماندە لەوێ باس لە شێوازی چۆنیەتی گوزرانی ئەو کات بەسەربردنی پێشمەرگەکان دەگەن لە ساترەکانی پێشەوە. تیرۆریستانی داعش تا ئەم گوندە هات بوون
بۆیە هێشتا ئاساواری نووسین و دروشمەکانیان لەسەر دەرگا و دیوارەکان دیار بوو. جناب فرمانده باشی حالت باشی زور سپاس من سلام وضع کولی را جناب فرمانده باش ان شاء الله قول بچم بجمه بچم پیجم کار کنم گوچل مدوید و پیج گوچل خلک کردستان مدوید والله بس رحون گو سلامت بیدم پیشمرگه ان شاء الله با همه پیشمرگه نمیلت وضع باشه ونیا الحمدلله مال خدا روزانه خوب بریندار شهید ان شاء الله نینم نه والله چا او چا بر بروی هنگود بند شوی روزه چه وقت زیاد ریه رشد کن والله تين بس بو وكو دينينا محاولة غلط كان بين بله بر دوام محاولات كان بس پیشمرگه الشورى پیشمرگه مولا خود آواز قصورینینا آماده کاری هنگو کتب چطور آماده کاریت کن پلان آماده کاری ما والله الشورى ما ما شعار ما به الشورى يعني هر تشي تابي تو الشورى بده مزاريل آخرین هیر شوان کنگی بکو این آسایز پیشمرگه 16 ساعت 4 و 20 دقیقه سپیده هاتم بگوند مسقلات و مقابلی گوند دیر موراوراها بله هاتم نبیش پیشمرگه شیاره پیشمرگه مالا خودی آوا دشمن زفر مدانه بر شیاره پیشمرگه بله روزانه آماده کاریت هنگو چنه برنامه هنگو چه برنامه ما روزانه تعلیمات هنگو روزانه دابش کن تعلیمات فوما زور باشه دیچین برای خو کنی بزانی که چند منطقه چند المديره بله دشمن والله ليره ابو جندي بوطنوي 4 كيلومتر مسافه 4 كيلومتر دیره بله لیره حتی دیگه ناف خالا داعش چند خالا داعش سنوری وی و عادی داعشیه بله او گنده بوطنوی دیاره دیار 4 کیلومتر لیره دیره بله داعشیش افخنده که لیره کنی شاد دادن جلوه دیاره بله سردار ورا خال ورا خلاص او برنامج ورا لهر خاڵێکی چاودێری 2 تا 3 پێشمەرگە چاویان لەسەر دوژمنە بۆەوەی لە هەر هێرشێک کە بهێنن لە ناویان بەرن و بۆەوەی بەتوندی بەرپەرچیان بدەنەوە 16 دو حکومت داعش يتاد بدزي ليرة بسردة وأيدي يتاد لويري يتادي هي حاجة حفارة ليش شغل كذا نك حفارة مال ويري شغل كذا لويري هاتن كودي قصتور ربيعة هنيكان لويري پیشمرگی ورکر خوب پقینه و خوب کش بینه بری او بین خوب پقینه پیشمرگی لیدای لشیاریا پیشمرگی که هات برا احتمال ضرر گیر با یعنی او دفر خیر ها بون او خندقه راست همگو کامری دانون لعنت امنیت با چند را چاو کردن بس بلا جوکتور نو لشیاریا پیشمرگی زور باشه چکت می به هنگو هاتینه یا هنگو هنگ پشت بوب چکت کیون بستن چکت کیون بستن دک قاضی فزده همار زده واید بوم هاده این دک قاضی بید 57 بیشن باشترین چک پیشمرگه ایراده و بار خوبونه باشترین چک پیشمرگه ایراده و هوشیاریه بله چی دیگه ول هم گفت که او ایراده هر قوت بیت و هر داعش دشمنه که پیسه اسمم دشمنه که گله خرابه بله نک پیشمرگه ایلا ملتی مش خراب ایراده دیده های بیت کو برگیری و شرایط گده بله رول رئیسدار جناب سروک هرما کردستان بو بر بروبونات ترور شر داعش بينو سروك الفو محورا او هبخو روحيه كبو بيشمريه بله يعني او سروك تيتنا كستشد بيبجدن باشه دشي بو ما اماجه که به سنور محوره تلسقو بدن ل وكوتشه دريجيا محوري هنقول دريجيا محوري ما 24 كيلومتر نيفا دريجي المفرقه صد موصل جندي مسقلاتي بله حتى جت جندي شقلوي بله زيادة منطقة بيجين مناطق فلا مسيحيانا يزيدينا مسيحينا بله بله زور باشه پیشمرگه تو لیره مثلا نقطه حراسیات خوب چیه و یک نقطه حراسیات ما زور بسر بری تو دیگه چی گرد بله مال خدا و چه قصولینی النقطه پیشمرگه مهم پیشمرگه شیاره که نقطهش نبینه پیشمرگه هاش شاید شرعی برگیریه کردی. شلا سرکفتی بن. خودی قوات هنگو بدت هنگ روزانه چکت خو خواهیم کنه و بر دوام او تسلیحات پیوست خواهیم کنه و دیش بر هم روز پیوست نیا. بله. که دوش که افتشتا بیگیسیه و خواهیم کنه و روزانه. بله. چون که تقیل سر هندک جو تقیل یعنی او روزا تقیل یعنی رو خواهیم کنه. بله بله. او دایگوت بهسترین چکمان اراده پیشمرگه کنه.
بۆیەش پێشبینی دەکرد لە ماوەیەکی نزیکدا شتێک نامێنێت بە ناوی داعش و پێداگیری لەسەرەوە دەکرد کە داعش نابێت بمێنێت. زۆر باشە تا دوماهی دیدارە خۆدا ئیماژبێ چەندە دای بەڕێز فەرمانده و لە ماوەیەکی نزیک تشتێک کەسێک نابینیت بە ناوێت داعش ئەگە ئاماژەیەکە پێوێ چەند دەی پلان و بەرنامەتان بۆ نزیک داعش نابینیت نزیک زۆر باشە پێش بینیت کە هەتا چەندی دی کەسێک نامینیت بە ناوێت داعش لە هەرێما کوردستان مانا هەر حزبێکی باوەڕتیام حزب چجا خلاص نابن بەس داعش دل کوردستانی دوورکەویدن بەێ ڕایاتە ڕایە من دوورکەوید ئینشاءالله ئینشاءالله ئەگەر پێشمەرگە بەشدار بێت لە شەڕی ئازادکردنا مووسڵ دی چه کاریگەریە کەویت بۆ سەر ناوێت پێشمەرگەی داعش لە دەڤەرێت منتەقەت کوردی تڤیا بێتەکردن ئەو جێ داعش تێدا تڤیا لێ دوور بکەویدن لە منتەقەت کوردی تڤیا نەبینن بەێ دەبێت ئەو داعشە نەبین سەر ئاخۆ کوردستانی ئەتا پێ باشە کورد بمەرج بەشداری ئازادکردنا مووسڵ بێت طبیعی با بێ مەرج چێ نابیدن مەرجت هەنگودێ چ بەنەگەر وەکو فەرمانده سەر جنابی سەرروگە کۆدی چ مەرجدانین کۆدی مشارێکی چڕانکەن ئەو دەستی سەرروکدا زۆر باشە ئایا ڕای هەنگو هاتیە وەرگتن لەسەر چەندێ والله ما ڕایۆمە جنابی سەرروک چه ئەمرێت ئەوە بەێ حوجێنی ڕایۆمە ئەمرە ئەمر مەبگەن تەنفیسکەین هەندێک خەلکی کوردستانت بێژیتن هیچ پێویست ناگات ئەم گەنجێت خۆ لابێت خۆ پێخەمەت نەتەوەیەکی دی دەینە شەهیدکردن وەکو خاکە عەرەبە خاکە عەرەبە و تشتێکی دیە بەس ئەو جێ کوردستانی ئەمێ تۆ دیفای ئاخۆ خوب بگەین بەێ نەک کۆدی خۆ پێداینە هەندی شۆرەمە دەبینەوەەکەن دوژمن نزیک ببیدن ڕاستە بەس چینە چیم لای مووسڵ بە باغدا ئەو تشتێکی دیە بەێ ئەوش بیتفاقات ئەگە تەڵاب جنابی سەرروکە ڕەنگە احتمالە قوادی بۆش بنیدن ئایا بۆ چونێتون گوهاتینە وەرگتن سەر تشتەی بۆ وەکو چێت وەکو فەرماندە شێوازی بەشداریکردن و هەنگول شەڕە مووسڵ وڵی تەبێت دەست پێ نەکردن خودی ڕایت مەوەرگرن زۆر باشە فکرم کەدا پیاسێکی بکەین پرایەتە هۆکارێ قووەت بوون و بەهێز بوونا داعشە چ بوو والله سلاح حكومة العراق سوريا هم دست داعشی داری بله وپیشمرگش شو هیویا غداره ده اول بیده و هبیده بله بس نوکه تکتیک داعش و هستان و رونشن داعش پیشمرگی پی هستیایی نشین چیز هبیده بگن زور باش هم چی دوربینی نبری خوب کینه آره والله دوربین که دوربینه کی بینن جهیل بچکن پێناسەی ئەو بۆ پێشمەرگە وەتەمانای پێشمەرگە ئەوە بوو کە بە هیچ شێوەیەک ناتوانرێت وەسفی بۆ بکرێت و تەنها دەیگوت کە پێشمەرگە هاوتای نییە بۆیە داوای دەکرد زیاتر ڕێزی پێشمەرگە بگیرێت پێشمەرگە ئەخلاقا قیامە هەموو تشتە پێشمەریە بله يعني پێشمەرگەی لێرە دیفاعی ملەتی خوتیە دیفاعی شەرەفە و کەرامەتە ملەتی خوتیە ئەف شەڕی ئەخلاقیە یا بێ ئەخلاقە دەویە پێشمەرگای داویمی سەریویە بەرز بیت لە مقابل دژمنای بله جنابی فرمودن بێزار نابن مانگێکی مانگە لێرە احتمالە کوام لە سپیلکی بەریان بینێرە مەزور گلەیە هەبن بله ما قلت بين راتب منوهين معاشد منوهين بسرو بريا بس أول موديرة أول هيفا شاش نهي شاش ماضي خدت ولا أبي بحث يشكب شرف وبحث بله يعني أم ناشين بحث يعني عندك تش هم تشتبه اشترى في قوي أبو أم كليرات يعني ما هم تشتري بير كذي بله خد قوة عنقودة إن شاء الله صار كيف تبان هذا النقطة ندوش نقطة ما حرس يودي نت بيش مرجعي هاتوس بديش أب جماعة ده خب شو بنوكي إذا كان بروجي قوي كي بخبر من أخو شاب وروش تشتغلوا قد بيناتونا بله إن شاء الله صار كيف تبان جا بيش مرجعي يعني ما احترام جازيده إلى بيش مرجعي ما بله شكرا سر شوا خالكي بري هجده چه 16 ایوا 4 داعش شد یما بله يعني خالكي ما في كليره مشاركه كري يعني اساس كم بيت بحث كرنيا فرمانده ما سپیل کی بیا جماعت منصور بن كامران ها حتى سپیل منصور بخو سر خد بيديال ما جناب كاك مسرور بارزاني بار دوام يعني نوكاش حتى ها افروش خدي زون الشبي خري نوفيل برما بله
يعني آگاداری اویدی که هر حرکت دشمنه هبید او ما آگادار دید. زور باشه رئیس کاک طارق سلیمان هرنی بیشن کو شکو او هەروەها ئاماژەی بۆ برد کە لە ئێستادا داعش گەلێک لاواز بووە. همه دنیاش شنازی پیوند کرد گوتن اقل سروی چی هم بود چون او دیاره داعش بری 2 هیوا و 3 هیوا او داعش نموه. تکتیک داعش یتادی گورین تکتیک داعش پیشمرگی پی حسیو جاره هم دو بیشینی همه راهاتن اینو که او نموه او نشین و جا هم پیشمرگی هم او دولت ما يتهف بيمونا وبطيارة فيديو واش قصير نقريا بيش مريي. بله. بيجن قلق جرا كو هرچند راجعان نشناته بحث كرن رنگ زور جرا فروكا يانجي طيارة بغلطی هندک نافچا بردمان کردن اول تا چند راستا. در تا چه حالتی دو تا فقط چه بنه که حالت گادو چه بینه خواتونو که حالتی دو تا نبی. ناف پیشمرگی داشت شکل چتیوتون نبود. نه. برای چند کی بحثات کردن بس نزانم داد چه حد و بی. بله. حالا نهاتی کردن حالتی تو زور دقیق هدف. بله. لکاتی سازانی دی درمان چند قناسه کی پیشمرگه چاودیری تندی شوینکیان نکرد. پشتوانی دولت جهانی بیشین دولت نف دولتی ها پیمان چکید من حتی چند کاریگری ها با شکاندن. باش بینه زور. تایبت چکید. والله او لیدونه و بس تایواره او چکید بو ماده که میلانوش دوره که زوری باشه بی قبل شر ما یه مفرق صدی بو چت بینه لای عمار بیت وانه. بله. دیار به کامیرتون گوش تصویر کردی. یعنی دوره که زوری باشه بی. چند گوش آدم تانکر تندی و نکرد بیانه پیشمرگی. زور باشه. بچکی میلانوی. یعنی نوکا ما بس توان تنها برگریه و جار خصال ماندنه. ها بنامت هاي ناخذ نماينا داعش يا ماي بس هندي هم بيني اگر نما بنيش له هشيورك هبي لكن خود دشمن مرو ايجيش بيد الى مرو زياده هشيور بيد دشمنه بس داعش جار نما او داعش ما هزل اللي تكره داعش نما بله سر دست پیشمرگش او نما او داعش عنده قوت کو سوريا و عراق سلاح هر دو دولت که دست داد بله او داعش ان شاء الله نابیته كونو كهيرش كيف كان تاخد كاين ليره والله خوشه هيرش كيرن بس بايلا بيلان باي بله دبي مرو بچيت ضرر داد او خوش نيا بله ان شاء الله سر كيف بيلان ضرر داد جو ان شاء الله سرو كي مي بي و بله بيلان اگه يب سرو بر بو مدان نك بس يربتني او جي كردستاني بيت ان شاء الله داعش سر راميني ان شاء الله سر كفتي بن موفقش بن ان شاء الله بس چل سه پیشمرگی نمیده بود ها مالا پیشمرگی واسارت را داب خودش تکی زور مازنا بله سرکفتی ان شاء الله ما وقتی تزور گرتو زور سپاس بادنانگ و هم زور ممنون نیشیم بو تلویزیونا سوران تیوی بله لبدا جگری فرمانده سپیلک قصی خوی هبو لسروی که دڵنیایی دەداتە خەڵکی کوردستان و سەرۆکی هەرێمی کوردستان ئەوەی کە ئاسوودە بن و دڵنیا بن کە خاکی وڵات دەپارێزین. خەڵکی کوردستان بە ئارزوی خۆیان بەڕەحەتی بخەون و ژیان بگوزارێنن. لێرە مەدەرەینە خەرچ خۆمان خەرچی هەموو شار و دێ و گوندەکانمانن با دڵنیا بن بە ئارزوی خۆیان بخەون کار و کاسبی خۆیان بکەن دڵنیان دەکەینەوە پشتڕاستیان دەکەین 100% کە هیچ نەهر داعش هیچ دژمنێک ناتوانی پێ بنێتە خاچ کوردستان تاکو ئێمە خاوەنی ئەو پێشمەرگە و ئەو جەماوەری خۆمانین و سەرۆکی خۆمانین مستحیلە هیچ کەس بتوانی جارێکی دی پێ بنێتە خاچ کوردستان ئەو ڕووداوەیمە و داعش کە دیتت لە بیدایی ڕووداوەکە ڕوویدا هەندێک شوێن وەکو لێک تێنەگەیشتن و ئەمە تەوەقەحمان نەدەکرد کە ئەوان لە ناکاوها پەلاماری پێشمەرگە بدەن ئەوە بۆ هەمووتان دیتان کە پەلاماری سەنگەرەکانمیاندا لە مانگی هەفتی ڕابردوو تەن بەعدە شوێنێکیان لە دەست پێشمەرگە دەرینە ماوەی چەندە لێرە دەبن ئەمە لە پار 16/8ەوە ئێمە هەجوممان کرد هاتینە ئێرە کە پێشمەرگی عادی تەنزیمی کرد و جەنابی سەرۆک خۆی هات لە سێنگەری پێشەوە مایەوە سەنگەری پێشەوەی قایم کرد و بەخۆی و کۆڕ و برازایەکان تەوزیع بوو لە ناو جەبهە لەشکریەکی تایبەت و لەشکری گولان و فەرماندەی بارزان
هر موقعك قوتك عندنا ودانا بخويا لنزيكا وسربرشتي محور كان يعني كل أما بل كل أمامي النكلة خلفي ليرة أنا لا باش تان روجك لشازدي تار روجانا دهات شوانا دين برنامج خوان هر هيا بلا مارددن بلام أو بلا ماري بيشانيا النمايا دعش أو دحش النمايا أو قوته أو هي زي النمايا كأوي خلق لي توقعي ذكرت قالك لا خلقان دلين لو أنا أبدو أم دعشة كتير دوز ببيت أيا بهمان نفس أمادن كبرو روان ببنوا ولا لنبيان بروان أما نكهر أو دحشة ودواي أو دحشة ودواي دحشي ديو ديو أما واحد ما ندايا تاكو يك نفر كل مالتهم مستحيل داري شي ترهيد دجمنك بتواني بيمنت أخاج كردستان بيش مرقا واوري برز بوا واي عادي تنظيمي خوي كرديا كوتو تو سرسك القاعدة خوي بو نمونا للشاز دي تار بيشتن روجك هاتن هيرش شي بربراويان هنا صار أو نقطة كاملين استا لا قاطعي مسقلات موقعك هاتن لا هيزي توار هاتن هاتن سرش هيزي دو هاتن ألي ردو زنازيان بتيش كبا حفري باريبو بقادر ما حفر درباز بو هردو تشان برديان رجبو انتحاري ون هردو تشان ألي ربو كان همود براومان كدو ديتيان هردو زنازة كانيا وماوي صحن سار ونيو داز بشارك كده أما ناتان قوتي فرمان دمان دي كين بدوبش قوتي بشتواني مان نيومان بو أولا نيوتي نام بو إلا هو بو كاكتار أخلق قوتك تو بو أولا أمن سر برشتي قوتم كر كهات ميرا وليران لوش جلتا حفتي بياني شربو بلان شرطي وانا كبتوان برقرية شي وابكن بنامر ببيش مرقة وبتا ساعات عرفت او قوتك دواكا لحيني كات تشكيلية تايبت تشكيلي قولان بسر برشتي كامران دسكو هاتن لحيني تقي اول جيشنا ناو مسقلات هو الليلش هاتن جماعتي اسايجبون جماعتي لقيه كل لقيه جشكلين للتلسقف اوانيش لحيني كات لقر ايما جيشنا او نقطه كيسنا ليرا استاينا بران بيش مخوش الليله ده زور سباسي فرمانده منصور بارزاني بكم كتبيني او حفره لسر حسابي خو بزي شخصي خوي مسافه 26 كيلومتر حفره كي لدايا دواي او ساتري دروس كردي تندين شوفر وعفاري خزمتي ايما تاكو تاني حفره او ساتر دروس بك او عفره او ساتر جبوها سطان هشتاي بويت بربست لبودحش مايتوا تين تعاري او درباز نابي مايتوا عرسياتي ساتر مايتوا الروبروي شخص عرسيات مضبوطة ايش كيش صد درسة دقا مزبوط نبا او هات دقايش تساتر كانتعاري بو عرس هالشيارنا بو بلقى كاوي لنا قرابة قتا ساترش هادوش دا جلس فجية كم سكت كرنو دنازة كان دي بجمع تستنخوش سركوتو عزيزي انقوش بخير بين سر تعوان عزيزي بكيشا قلق بخير بين سر تعوان دور زور بخير بين دواتر بۆ چوونی چەند پێشمەرگەیەکمان سەبارەت بە یەکبوونی کورد و پارێزگاریکردنی هەر کوردێک لەلایەن پێشمەرگەوە لە هەر چوار پارچەی کوردستان وەرگرت ئەوان دەیانگوت کورد لە هەر شوێنێک بێت ئێمە وەک پێشمەرگە لەوێین. بەڵێ بینەرانی خۆشەویست ئێستا دەچین بۆ یەکێک لە خەڵەکانی هێزی پێشمەرگە کە لەوێدا پاسەوانی دەکەن یان لە نقطەی حرەسیات هەیە بۆیە بزانین ئەوان وەزعیان چۆنە. السلام عليكم. وعليكم السلام باشن. ورحمة الله وبركاته. مانتين أبد. زهرت تشاول باشن. بركة عزيزي قلب زۆر سپاس مەمنون. زهرت وەزعین گوێ چاوەیە؟ خذ باش ئینشەڵڵا. الحمد لله قلب. ئینشەڵڵا دەها باش بن. دەچین بچێک بەحسی وەزعی خۆ و شەڕێ بکەین و شەڕی ئاخرێک و وەکو پێشمەرگەشیان بەدەست و باسوی خۆ داعش تێک بشکێنن و چەندم لەوان شەهید بکوژن چەند ڕۆژ پێش. بله وای انشالله ولا پشمرگی زور برزه یا رحمه خدای و جه ما جه ام گلت شیارین و جه ما گلی باشه الحمد لله سلاحك تشاك جمعيه هاي بله بس النقطة تنقبوه انت نافينا خدي او جماعتي بتفيد او باشتر بو لاين امني إن شاء الله ده تشيك هنا حالة امني كان نبي نقطة تشتره وسلاحك قالك يقرض جمعيه لاله هاي بله زدها مرة الحمد لله
حفر جماع البراية هاي بله. بشتي حفر جماع ساترة الساترة جي نقطة پیشمرگه هر دمی هشیاره بله چجورا ایشالله دستی کسی سرماکوی سی پیشمرگه پێشمەرگە سەرکەفتنەکە مازن بەدەستینە بە تایبەت پشتی چوونەوان بۆ کۆبانێ وەک بێژن داستانەکە دیەوە وەکە حەلەبجە تۆمارکردن ئایا بۆ چووناتە لەسەر جانفیداییە پێشمەرگی کوردستانی چێ بۆ هەموو خەڵکی کوردستانی والله ارگی پیروزه بەێ چل کوبانی بیتن چل لیره بیتن جنگاری بیت چل خانقین بیت هر بله. جهه که تاش هەمان بۆ چوون هەیە بله تاش هەمان بۆ چوون هەیە بۆ گوتناتە لەسەر وێ پرسیاری خودی پرسیاری من اما چاوا بیتن پیشمرگه عمل کیره بیت هر تواوا بله. هر سر آخر خو براوانی الاخر خوب کنه ولات خوب کنه شرف و نویسا خوب کنه بله. پیشمرگه هم آماده این بروح جی من دی دلو پاک آخونت قلبی مد آماید هم دی دفاع الولات سەرکەفتی انشاءالله ئیرادا هەنگۆ چاوەکو پێشمەرگە والله ام گله و ام گله برزه و ناترسین چه دشمن چی گاه بیتنید ام آماده اینا گیانه فیدای آخر کنید ئینشاءالله سەرکەفتی بن زۆر سپاس ممنون زۆر سپاس ممنون gelek گەرمایە دەرەجی حرارە سیە تقریبان بۆیە دەچین پشوویەک دەدەین دوای کۆتایی هاتنی کارەکانمان چەند بزاوێک لەلایەن دوژمنەوە هەبوو بۆیە پێشمەرگەش بێوەڵام نەبوو و بە توندی بەرسڤیاندایەوە ربي لبدن هاي لا صحة تاخذ عافية مام كريم لا لا فوقي هاي خلامت بس عافية مام كريم دواتر هەستمان بە باری ئاسایی کردەوە پێشمەرگە دواتر دەستی کرد سلام بە علیکم. پاکردنەوەی چەکەکانیان تاوەکو لە کاتی دووبارە بەکارهێنانەوەیان تووشی ڕاوەستان یان تەوقیف نەبن بۆیە منیش لە بڕیارمدا لەگەڵیاندا بەشدار بم اوا درجیه اوا درجیه ویا گشتی ئەو چۆن بە چما دێک خاوین دەکەنەوە بله ولا بعد گازی اوا درجیه ویا اوا توپو ویا گشتی اوا دیدن وسری ئەو ئەگەر خاوین نەکەیتەوە چکە چی تەوقیف دەکات حتی اوا درجیه بنا بی سلاح شون کن یعنی استفاده خونی ها ئەوزانم منیش تاقی بکەمەوە زۆر گەرم بووە چاوێ غير بمشي وياها بله بس لا سرف ايه عدل كان ايه بله داس خوش شاركينا داس خوش سەرکەوتوو بن داس خوش ئەستان خۆش زۆر سپاس پێشمەرگەکان وەک لە ڕوخساریان دیار بوو ئیرادەیەکی گەلک بەهێزیان هەیە وەک ئەم پێشمەرگەیە دەڵێت چەکی گەلێک بەهێزمان هەیە بەڵام چەکی هەرە گەورە و کاریگەر کە هەمانە جەنابی سەرۆک بارزانیە ما پێشمەرگە سلاحمان سلاحی باشە ئیرادەمان زۆر بەقوەتە چەکی زۆر باشمان هەیە وەکو دۆشکە ڕمانە قازیفە زدە هەمار هەموو سلاحی باشمان هەیە سلاحی لە هەمووی کاریگەرتر و بەقوەتر و گەورەتر جەنابی سەرۆک بارزانیە پێشمەرگە ورەی زۆر بەقوەتە ورەی زۆر بەرزە پێشمەرگە لەو داحشانە ناترسی هیچ حسابیشان لۆ ناکە هەتا جەنابی سەرۆک بارزانی ساغبی پێشمەرگە هەردەم ورەی بەرزە والله اگر دشمن نا والله دشمن اگر لومانی ما دشمن ناکوشیم بس والله اگر دشمن بیت سر ما بیت تقصیر یده هاری
لە دوماهیکدا پێشمەرگەکان بەم شێوەیە هەست و دڵی خۆیان بۆ بینێرانی سۆران تیڤی کردەوە و بەم شێوەیەش پێشوازیان لێکردین. أغلى الماء ملف خدمك رجالك عجمك ملف خدمك سردا بيشيل بردادمك کس که جانه دینه دلم گاتی قبل آگینی کادا برده آخچمان شم مالا پیش مرگم آخه آخ دور ور ور دور ور ور دور ور ور دور ور ور آخ دور ور ور رزیل آدلایا آخه کس که جانه دینه دلم گاسنه چه عزیزانه جوره لبفره هرواتم پیش مرگم شالو شاپگ مجنوان هرواتم پیش مرگم شالو شاپگ مجنوان اول رونیا چاویم اول رونیا چاویم ابراهیم بیشتر کەواتە هەموو ئەوانەی کە لە ماڵی خۆیان بە ئیسراحەت ژیان دەگوزارێنن و لە ماڵی خۆیان دەنون و ژیان دەکەن با بزانن کە هەمویان بە هەوڵ و کۆششی هێزەکانی پێشمەرگەیە کە بەردەوام بە شەو ڕۆژ لە سەنگەرەکانی بەرگریدان بۆیە پێشمەرگە ژیانە و ژیانیش پێشمەرگە.